لە کۆنفرانسێکی پەیامنێری لەگەڵ پەیامنێراندا کە پێشتر ئاوا درێژەی نەبووە، ترامپ کتی چین بە سەرکەوتن لە وتوێژی بازرگانیدا خۆشحاڵ نییە و هەروەها بەو گومرگەشت کە دەیەوێت بەرژەوەندی ئەمریکا بپارێزێت. حەز دەکەن وای ببینن لە هەڵبژاردندا سەر نەکەوم، چونکە پێشتر قەت ئاوا بەرهەڵستیان نەکراوە. بەڵام دەمەوێت چین دەستی بە وەرزێران و پیشەسازی و کۆمپانیەکانی ئێمە ڕابگات. ئەو رەخنەی لە ڕێکەوتنی 2015 ئێران گرت کە زوویەکی چوارشەممە لە ئەنجومەنی ئاسایشی ژەوڕەخنەی گرت. ئەمریکا لە مانگی مای لەو ڕێکەوتنا هاتە دەر. ترامپ کتی وتوێژ لەگەڵ ڕێبەری کوریای باکوور بە بەرهەم بووە و پلانی زیاتریشی هەیە. ئەو دەیەوێت ڕێکەوتنیەکە بێت و منیش دەمەوێت لە ڕاستیدا پەیوەندێکی باشمان هەیە. هەروە ترامپ کتی ئەو ژنانی تاوانی بێڕێزی جینسیان خستە سەر برێت کاڤانا وەک بەربژاری دادگای بەرز لە سێنێتی ئەمریکا کۆبوونەوەیان بۆ پێک دێت. ئەوان هەلێکی گەورە بە ژنانیان کە قسە بکەن. ترامپ کۆبوونەوەیکی لەگەڵ کاربەدەستی وەزارەتی داد ڕاد ڕۆزنستاین ڕێخستووە کە دەنگۆ هەیە لەسەر کاری لابەرن. ئەو کەسێکی سەرەکی لەو لێکۆڵینەوەیە کە ڕەنگە رووسیا دەستی لە هەڵبژاردنی سەرۆکایەتیدا هەبوو بێت. وان پێ باشە ئەو بمێنێتەوە و ڕێگا بدەین کارەکەی تەواو بکات. ترامپ دەڵێت لە هەڵمەتەکەدا پلانی شاردراوە نەبووە.